لە زۆر دانیشتەکانیشە باسی یەکەم ئەڵێم زانکۆ وەک ناوەندێکی ئەکادیمی زانستی و معرفی زۆر گرنگ چاوەڕوانی گەورەی لێکرێت چاوەڕوانی زۆری لێکرێت کە ڕۆڵی گەورە بگێڕێت لە خزمەتکردنی کۆمەڵگادا و کاریگەریەکانی زانکۆ تەنها لە سنوورێکی جوگرافی یاریکراوە نییە. ئێستا ئەو گەنجانەی لێرە دانیشتوون ئەکرێت لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە هاتوون. باشە ئەگەر زانکۆی کۆیە باشی کرد باش پرۆسەی فێرکردن و فێربوونی بە باشی بەڕێوەبر معنای وایەوە بینە هەموو ماڵەکانی کوردستان و ئەگەر خوانەخواستە پێچەوانەکەی بوو معنای وایە عینەن کاریگەری نەرێنەکانی دەچێتە هەموو ماڵەکان. خۆ ئەگەر وحدە نەودەوڵەتیەکانی زانکۆ باز بکەین هەر کەسێک لە ئێوە ئەمڕۆ ئێستا خوێندکاری لە زانکۆ سبەی طموحی ئەوەی هەیە لەوانەیە لە یەکێ لە وڵاتەکان بخوێنێت یانە مامۆستا بەڕێزانەی ئەمڕۆ لێرەن بەشێکیان لە دەرەوە خوێندنیان تەواو کردووە معنای وایە کاریگەری وڵاتێکی تریان هێناوەتە ئێرە بۆیە زانکۆکان کاریگەریەکانیان سنووری نەک شارەکان بەڵکو وڵاتەکانیش تێئەپەڕێنێت. ئەمە بۆ خۆی واقعەکە ئێمە بە بەردەوامی ئەبێ بەبیری خۆمانی بێن چی لە بەرپرسیارەتیەک بین بەرپرسیارەتێکی ئیداری بین چی وەکو مامۆستای زانکۆوە چی خوێندکاریش بین لە زانکۆوە بێت لە بیرمان نەچێت. یەکێک لە پێوەرەکانی کاریگەری خوێندنی باڵا یان زانکۆ کاکتۆریش ئاماژەی پێکرد بریتیە لە پەیوەندی نێوان پرۆگرامەکانی خوێندن لە زانکۆکان لەگەڵ خوازی بازاڕی کار. و ئێمە پێمان وایە پرۆسەی فێربوون و فێرکردن بەهۆیەوە ئەتوانین سەرمایی مرۆیی دروست بکەین سەرمایی مرۆیی پەرەبسێنێ و گەشە بکات کە یەکێکە لە بەرهەمدارترین سەرچاوەکانی هەر کۆمەڵگایە. لە زانکۆی کۆیە لە سۆنگەی باوەڕبوونمان بەوەی کە بوونی بۆشایی لە شارەزایی لە کارامایی لە توانای زانستی دەرچوانی زانکۆکەمان کاریگەری نەرێنی ئەکاتە سەر ڕێژەی بێکاری لە هەرێمەکە و لە هەموو عێراق و لەوانەیە لە ناوچەکەیش و ئەمەش بۆ خۆی ڕاستەوخۆ کاریگەری ئەکاتە سەر گەشەی ئابووری ناوچەکە و تەنانەت دەکرێت هەڕەشەی جدی دروست بکات لەسەر جێگیری کۆمەڵایەتی. ئەمە بۆ خۆی زۆر زۆر گرنگە. ئێمە چێ پێگەێنین چۆن پێیانەگەێنین لە زانکۆ چۆن ئەمێنەوە لە زانکۆ لەبەرەوە لە پلانی استراتیجی زانکۆی کۆیە کە ئەمە کۆپیەکە لە پلانی استراتیجی زانکۆی کۆیە نزیکەی ساڵێک لەگەڵ هاوکارانمان کارمان لەسەر ئەم پلانە کرد کە ئەمە ئێستا ئامادە کراوە بە سێ زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی. ئەم پلانە نزیکەی ساڵێکی خایان و خۆشحاڵین بە پێیاگەداری ئێمە کە ئێمە زانکۆی کۆیە تەمان مێژووی زانکۆکان دوور درێژە ئێمە ئێستا یەکەم زانکۆ کە پلانی یەکەم زانکۆ بووین لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان پلانی استراتیجی زانکۆمان ڕاگەیاند و خۆشبەختانە کەمایی زۆر خۆشحاڵیە زانکۆکانی تریش لەو ماوەیە پلانی استراتیجی خۆیان ڕاگەیاندووە یان ئامادەی دەکەن کاری بۆکەن بۆ ئەوەی ئەوانیش بتوانن ڕای بگەێن. ئەمە بەڕاستی زۆر دڵمان خۆشەکە کە بە فعلی ئێمە وەکو زانکۆ لەسەر ئاراستەیەکی دیاریکرا و ڕوون کار بکەین. هەڵبەتە پلانی استراتیجی بریتیە لە 7 کۆڵگەی سەرەکی کە ئەوانیش یەکەمیان student success and employability کە سەرکەوتنی خوێندکار و ئامادەسازیان بۆ بازاڕی کار هەربەتەوە کۆڵەکانە کۆڵگەی ناو پلانەکە و وردەکاریەکەی سەرکەوتنی خوێندکار و ئامادەسازیان بۆ بازاڕی کار هەڵبەتە research and innovation توێژینەوە و داهێنان و کۆڵگەیەکی تری گرنگی پلانەکەمان community outreach کە خزمەتکردنی کۆمەڵگایە هەروەها پەرەپێدانی سەرچاوەکان resources development و لەگەڵ ئەوەیشا پێگەی نێودەوڵەتی زانکۆ internationalization and global visibility ئەویش یەکێکە لە کۆڵگەکانی تر جگە لە digitization بە ئەلکترۆنیکردنی زانکۆ و مۆدێلێکی نوێی پلانی استراتیجی زانکۆی کۆیە گرین یونیڤەرسیتیە کە بنیادنانی زانکۆی ساوس بەو مانایی ناتەنها کار لەسەر ڕووبەری سەوزایی بکرێت بەڵکو هەم لە ڕووی بەکارهێنانی
ئامرازەکانی پەیوەندیکردن دوور ئامرازەکانی گواستنەوە بە وزەی پارک، بیناکانی زانکۆ و کۆمەڵێک بابەتی تر کە استراتیژیەکانی دیارە. لەبەرەوە کۆڵەکەی یەکەمی پلانی استراتیژی زانکۆی خۆیە بریتیە لە سەرکەوتنی خوێندکار و ئامادەسازیان بۆ بازاڕی کار. هەڵبەتە ڕوویای ئێمە بۆ ئاراستانەی کە ئێمە پێمان وایە ئەبێت وەکو زانکۆ ئیشی لەسەر بکەین، کاری لەسەر بکەین لە داهاتووە، یەکەمیان بریتیە لە پرۆگرامەکانی خوێندن. کاکتۆر زۆر بە ئەوە ئاماژەی بە پرۆگرامەکانی خوێندن، چونکە پرۆگرامەکانی خوێندن ئێمە ئەو پسپۆڕیانەیە کە دیاریەکەین کە کەسێک ئێستا چێ لە پزیشکی ئەخوێنێ، هەڵبەتە ئەو پسپۆڕیانەی کە مەسەلەن پسپۆڕی بواری پزیشکی ئەخوێنێ و لە هەمان کاتا پێویستی بەوە نییە ئەو بوارانی کە بواری مێژوو ئەیخوێنن یان مەسەلەن بواری ئەندازیاری ئەیخوێنن. ئەمە ڕاستە بۆ هەموو بەشەکان. پرۆگرامی خوێندن یەکێکە لەوانەی کە تۆ پسپۆڕێکە دیاری و یەک زانیاریتان پێ بڵێن بۆ ئەو گەنجانەی کەوا لێرەن. ئێمە زۆر جار وا ئەزانین کەوا پرۆگرامەکانی یعنی هاتی 4 ساڵمان خوێن دەوێت ئێمە هەموو شتەکان فێر بووین. نەخێر، تۆ توولەکان وەرەگرین. توول ئەو ئەدەواتانەی کە پێویستن بۆ ئیشکردنی ئێوە لە داهاتووە. من نمونەیەکتان بۆ هێنمەوە، نمونەکە یعنی هەر مەسەلەن بۆ نمونە بەس بۆی ئەوە دێبی، یعنی کە تۆ وەستایە بابەتێک گەریهێنیتە ماڵەکەی بۆ سێرەکەی بۆکسێکی بێ، بۆ ئەو بۆکسە کۆمەڵێکشی جایەتر دەڕنەفیزە پلایزە نازانم چی لەوانەیەکی گیان بەکارێنێ. هەموو ئەم پسپۆڕیانەی ئێمە کە وەرێگرن ئێستا ئەوانەی فاکەڵتی فیزیکین هەرچنێکی گیانە بێتە جراحە لایەنی خۆی داریەکە یەکێ بێتە باڵتنیە یەکێکە بێتە مێشک یەکێ بێتە یعنی هەر یەکێک و بە شێوەیەک اختصاساتی چاوە پێستە ئەو شتانەیە. ئەمە پسپۆڕیەکە دێتە سەر ئەندازیاریەکان، دێتە سەر بەشی ئەندازیاری نەوت لەوانەیە یەکێک پسپۆڕێکی وەرەگرێت لە بواری درێلینگ لە دوای لاینی خۆی دیاریەکە، یەکێک لە پرۆداکشن ئیشەکە، یەکێک لە ڕێزەرواری ئیشەکە بە اختصاسەکانی تر، هەر یەکێک و بەم بابەتانەی کە پسپۆڕەکان دواتر تۆ ئەو توولانە وەرەگری کە پێویستە لە زانکۆ دواتر ئەتوانی تۆ لاینی خۆت دیاری بکەیت و ئیشی لەسەر بکەیت. بۆی پرۆگرامەکانی خوێندن یەکێکە لەو بابەتانەی کە ئێمە پێمان وایە زۆر گرنگەوە تازە لەگەڵ بەڕێز کاکسەفینیش ئەو بابەتەمان باس کرد. یعنی پرۆگرامەکانی خوێندن پێویستە هەندێک بابەتی تیابێک کە هانی کارسازی بکات، یعنی entrepreneurial mindset لای خوێندکار دروست بکات، وای لێ بکات کە هانی بدات. یەکێک لەوانە مەسەلەن بابەتی لیدەرشیپ ئەگەر بێت و وەک باس کرد ئەگەر بێت و کۆرسێکیش بێت، ئەگەر بێت و یەک کۆرسێکی کەم بێت لە سمستەرێکا بیخوێنی، بەڵام دەرگایەک بۆ تۆ ئەکاتەوە کە ئیش لەسەر ئینۆڤیشن بکەیت، ئیش لەسەر مەسایلی ئینترپرێنەرشیپ بکەیت. ئەم بابەتانەی کە وا ئەکات مەودای بیرکردنەوەی ئێمە بە شێوازێک لەوانەیە بگۆڕێت و پێویستەوە. طبعاً خاڵێکی تریش تایبەت بە پرۆگرامەکانی خوێندن کە پێویستە کات ئێمە ماوەی تا ماوەیەکی تر بتوانین بێنچمارکینگ بۆ ئەو پرۆگرامانە بکەین. ئەم پرۆگرامانی ئێمە بەم شێوەی ئێستا ماوەتەوە بچین مەسەلەن بۆ نمونە ئێمە پسپۆڕەکان هەتا تەنانەت ئێستا پسپۆڕە گشتیەکان ئەبینی بەشێکی لە ورد لەناو پسپۆڕەکان فارسی لەسەرە. ئێمە تەرکیزمان لەسەر کامەیان، ئێمە ئەم گەنجانە دێن باوەڕیان بە زانکۆکانە کە بەشەکە دیاریەکە. ئایا بەشەکە بەس بۆ کراوەتە بڵێنم بەشە هەیە، وجودی هەیە یان تەلەبەمان هەیە، بەڵام ئەیبیرکردنەوەی ئێمە بۆ داهاتووی ئەو گەنجانە چییە؟ بۆیە مەسەلەی پرۆگرامی خوێندن بابەتێکی یەکجار گرنگە و ئەبێ ئێمە بێنچمارکینگ بکەین و پاڵەنەی ئەو پرۆگرامانە بکەین، با بزانین لە زانکۆکانی تر لە شوێنەکانی تر کەوا هەست بکەین ئەوان ئەگەر باشتریەکەن لە ئێمە ئەوان چی جۆرە پرۆگرامێکی خوێندنە. خاڵێکی تر ئەیکێ پرۆگرامەکانی خوێندن ئەگەیەنێ بە تەڵەبە، کێ هاوکاری خوێندکارە، کێ توانێ هانیان بدا بۆ ئەوەی ئایندەیەکی گەشتریان هەبێ ئەم گەنجانەی ئێمە. ئەوانە مامۆستا بەڕێزەکانی ئێمە. بۆیە مامۆستایش بابەتێکی یەکجار گرنگە لەم هاوکێشەیە. لەبەرەوە ئایا زانکۆکان یعنی پرسیارەکە ئەوەیە ئەمە چی ئەەکەین بۆ مامۆستاکانمان کەوا بکەن هانی خوێندکارەکانیان بدەن، هانی خوێندکارەکان بدەن بۆ ئەوەی وەک گوتم بیرکردنەوەی داهێنەرانەیان لا دروست بکەن، پشگیریان بکەن بۆ کارسازی، دەستیان بگرن. ئەمەش بە دڵنیاییەوە پێویستە کات کە زۆر بە وردی زانکۆکان کار لەسەر بابەتی مامۆستایان و ئەوەی بکەین. طبعاً لەناو ئەمە ئێمە پرۆگراممان هەیە و مامۆستامانە، ئەی بەشەی خودی خوێندکار خۆی لەکوێیە. خودی خوێندکار لەناو ئەم هاوکێشەیە چۆن کاری لەسەر دەکات، تا چەند لە ئەساسەوە باوەڕێگە کارسازیە. یعنی چەند خوێندکار ئێستا لێرە هەر
چەمکی یان مستەڵەحی کارسازی و ئینتەرپرێنەرشیپ ئەزانێت چییە؟ چۆنە بێ ئاشنایان بکەین بە بابەتی کارسازی، چۆن ئەو باوەڕیان لەلا دروستکەین. یعنی زۆر جار هەیە لەوانەیە بیرکردنەوەی ئێمە بەو شێوەیە بێت کە ڕاستی ئێمە لە بابەتێک متمانەمان بە هیچ نەماوە، هەموو شتەکان لە چوارچێوەی قسان. بە نمونەیەکتان بۆ هێنەوە برادەرێک ڕۆژێک تەلەفۆنی بۆ من کردوتی تەڵەبەیەکم هەیە دکتۆر دەرچووی زانکۆیەوە لە ماڵەوە وتی ئەگەر بکرێ ئیشێکی بۆ بدۆزنەوە من خۆم پارەگەێنم. یعنی سەیرە یانی تۆ ئیشێکە بکات، بەڵام ئەیوت بۆ ئەوەی دوور بکەوێتەوە لە ئایپاد و لە کۆمەڵێک لە سۆشیال میدیا و بۆ شێوەیە کە گەنجەکانی خۆمان بەشێکیان پێوەی مەشغوڵن لەسەرەوەی. ئەڵێ کاتێکیش کە پێ ئەڵێن کاکە ئەرێوازکەن، ئەڵێ من خوێندنم تەواو کردەوە، من چی ترێ بکەم؟ یعنی من خوێندن، یعنی ئێمە وا تێگەیشتوین کە کاتێک خوێندنمان لە زانکۆکان تەواو کرد، ئیتریشی ئێمە تەواو بوو. لە ڕاستیە خۆی ئێمە ئەگەر 4 ساڵ لە زانکۆ بخوێنین، خۆ چەند ساڵی تر، یعنی تەمەندان درێژ بێ هەموو لەوانەیە 30 بۆ 40 ساڵی تر تۆ ممارەسەی ئەو میهنەیە و بکەی کە تۆ ئیشی تیاکەی. بۆیە ئەم تێگەیشتنە کە ئێمە ئیشی، یعنی مەسەلەن بۆ نمونە گەنجێک کە کاتێ تەخەڕوجی کرد وەک ئەوەی وتم، لەجیاتی ئەوەی کە ئەو بیوتای بەڵام من وازانکۆم تەواو کرد، ئەبێ دەرفەتێکی کار بۆ خۆم بدۆزمەوە. من تەلەفۆنەکەم بۆ هەندێک برادەری خۆم، من نەیانناس ڕەفیقێکی خۆمیان ناسێ، پەیوەندیان پێوەکەم ئەڵێم کاکە ئێوە لە بەشەکەی من تەخەڕوجتان کرد، ئێستا لە فڵان شوێن ئیشەکان، لە فڵان کۆمپانیا ئیشەکان، ئێوە چیتان کرد بەوە گیران؟ کایەگەر پێم بڵێ ئەرێ چی سۆفتوێرێک هەبوو پێویست بوو من بچم داخل بم و فێر بم لەوێ تا ئەوە بکەم، ئەرێ چی خولێکی ڕاهێنان هەبوو من بڕۆم بیکەم بۆەوەی سیڤێکەم، ئەرێ کاکە تۆ لە ئینتەرویو چیت کرد وە دەرچووی تۆ ئەی بۆ خەڵکێکی تر دەرنەچوون؟ ئەمانە هەمووی پرسیارن، ئەمانە هەمووی پێویستن ئێمە کە کاتێک خۆمان وەکو گەنجێک بیری لێکەینەوە ئیش لەسەر ئەم بابەتانە هەمووی بکەین پێکەوە کەوا بتوانین ئەبێ ئێمە خۆمان ئامادەکەین بۆ بازاڕی کار. وەک باسمان کردووە هەموو جارێک ئیتر دامەزراندنی بە لیست نییە، یعنی لیستێک بێتە خوارەوە محەممەد فڵان هاتۆتە خوارەوە، ئەبێ ئەوە بزانین کە نییە. بازار ئێستا پێشبڕکێتیایە، ئەم پێشبڕکێ ئەبێ خۆمانی بۆ ئامادە بکەین. وەزانکۆیش لێرە ئەگەر ڕۆڵی گەورە بگێڕێ کە ئەو گەنجانەی دەرەچن، ئەو گەنجانە بن کە بەو شێوەیە بیرەکەنەوە کە خۆیان بۆ خۆیان بازاڕی کار دروست بکەن، نەک هەر تەنها بەشێکیان کە وەگەڵێن بیرکردنەوەی داهێنەرانەی کە ئیشی لەسەر بکەن، لەوانەیە نەک تەنها خۆی دامەزرێنن، بەڵکو ببێتەوە هۆکارێک بۆ دامەزراندنی بەشێک لە هاوڕێکان و هاوکارەکانی خۆی. خاڵێکی تر کاتەکەم بەس ئەوە زۆر بە گوتی بمبورە کاتم زۆر کرد، بەڵام هاوبەشیکردن و پشتگیریکردن لە خوێندکار هەموو بۆ خۆی یەکێکە لەو بابەتەی بە زۆر گرنگە. ئێمە ئەبێ دەستی گەنجەکانمان، دەستی خوێندکارەکانمان وەکو زانکۆ بگرین و وایان لێ بکەین کە هەم پیشە ناوخۆیەکان لۆکاڵ بیزنسەکان، کۆمپانیاکان، سەرمایەدارەکان، خاوەنکارەکان، یعنی ئاشنایان بکەین بە پەیوەندیکردن لەگەڵ بازاڕی کار، لەگەڵ کەرتی پیشەسازی. و ئەمە تەبعاً ئەرکێکی زانکۆیە، ئەبێ ئەو کارە ئەنجام بدا کە کاتێک بۆ فترەیەکی دیاریکراو لە زانکۆکانن، ئەبێ ئێمە کار لەسەرەوە بکەین کە پەیوەندیان لەگەڵ کەرتی پیشەسازی و خاڵێکی تریش پشتگیریکردن و دەستی. ئەمە لێرەوە بە جەنابی کاکە حاکم تاریق داوای لێ یەکەم کە ئەوان بابەتێکیان هەیە تایبەت بە پیشەسازی و لەوانەیە شوێنێکیان هەیە ئێمە ئەوەمان لە حتا لە دەست بەکاربوونیشمانە داوامان لەبەڕێز جەنابی وەزیری خوێندنی باڵا و پەیامە لە ڕێی کاکتۆر خەتابەوە ئێمە وەکو مۆدێلێک ریسێرچ پارکمان دروست یان ساینس پارک، یعنی ئەو بیرۆکانی لە زانکۆ هەن کە بتوانین ئێمە بیکەینە هەلێکی کار، پرۆژەیەکی کار بۆ گەنجەکانی خۆمان. و ئەوە تەبعاً لە هەیکەلی زانکۆی کۆیەدامان ناوە لە چوارچێوەی سەنتەرەکانی توێژینەوە پەرەبێدان لە زانکۆ. هیوادارم بتوانین ئێمە لە داهاتووە ئەمانەی کە ئەمڕۆ باسێکەین هەمومان، چونکە ئەوەی ئێمە ئەمڕۆ ئەیڵێین لە ناخەوە، ئەوە ئایندەی ئێمە، ئەوە ئایندەی ئێوە ئێستا منداڵەکانی ئێمە سبەی ئێوە دەرسیان پێ ئەڵێن و سبەی ئێوە پیادەیان ئەکەن. ئەگەر بێت و ئێوە چۆن پێگەێنین ئەبێ بزانین چێمان پێگەیانەوە. من زۆر جار کاکتۆردەوەن نازانم دەرچوویان لێرەیە، ئەڵێم دکتۆرێک کە پێگەێنی ئەو دکتۆرە سبەی عیلاجی تۆ ئەکات، تۆ با زۆر شارەزاری ئەمڕۆ، بەڵام لە داهاتووە تۆ پێوی ئەو دکتۆرە پێگەێنی ئەچی دکتۆرێک بۆ خۆ دروست دەکەی.
لەبەرەوە من سوپاسان دەکەم کاتم زۆر گرت هیوادارم هەموومان هاوکاری پاڵپشتی زانکۆ ئەو شوێنەیە کە لە خراپترین دۆخەکانە دارایی لە سیاسی بێ کۆمەڵایەتی بێ چاو لەسەر زانکۆکانە خۆی بتوانێت چارەسەرێک بۆ کێشەکان بدۆزێتەوە و زۆر سوپاسان دڵنیاییەوە تۆ بۆیە کاتی زۆری پێویست بوو لەبەرەوەی کارێکی زۆر کراوە بۆ پلانێکی زۆر گەورەترش هەیە کارت زیاتر بکرێت بۆیە 15 خولەک و 20 خولەک و